دەگرێت چونکە پرسی هاتوچۆ ئەرکی هەموو لایەکە لە ناو و دەرەوەی حکوومەت هەر لە ڕاگەیاندنەکان و سێکتەرەکانی پەروەردە و شارەوانیەکان و ڕێگاوبان و تەندروستی و کارەبا خودی تاکەکانی ناو کۆمەڵگایە. هەروەها نایشارینەوە کە ئەم قێرانەی بەرۆکی سەرجەمدام و دەستگا و جونگەکانی حکوومەت و کۆمەڵگای داوە و کاری کردوتە سەر ئەرکە هاتوچۆیەکانمان، واتە بە مانایەکی دیکە دەمانەوێت ئەو بەرچاوڕوونیە بدەین بە بەڕێستان کە وردەکاریەکانی ئەم قەیرانە ڕەنگدانەوەی نێگەتیفی هەیە لەسەر سەرجەمکارەکانمان و بە دیوێکی تر ڕەنگدانەوەیشی هەبووە لەسەر ئەم ئامارانەی کە لەم کۆنگرەیە دەخرێنە ڕوو. بەڵام سەرەڕای ئەم کۆسپانە دووپات یەکەینەوە کە پشتمان سار نابێتەوە لە جێبەجێکردنی یاسا و ڕێنمایەکان و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکانی هاتوچۆ بۆ سەرجەم تاکەکانی کۆمەڵگا بێجیاوازی و بەپێی ئەم واقعی و توانایی لە بەردەستماندایە. وەک بە پرسیارەتێکی ئەخلاقی سەرشانمان تەواوی توانامان خستۆتە گەڕ بۆ ئەوەی بتوانین بە شێوەیەکی ڕاست و دروست ئاماری ڕوودا و گیان لە دەستدان و برینداری ڕووداوەکانی هاتوچۆ و داهات و خەرجی بەڕێوەبەرایەتیمان زۆر بە شێوەیەکی شەفافانە خەینە ڕوو. لە کۆتاییدا سوپاس و پێزانینی بێپایانمان هەیە بۆ هەموو ئەو لایەنانەی کە هاوکارن لە پرسی هاتوچۆ و سەرجەمکەنا و دەستگاکانی ڕاگەیاندن بۆ هاوکاری و بایەغدان بە هاتوچۆ و سەلامەتی هاوڵاتیان. زۆر سوپاس بۆ هەموو لایەک. زۆر سپاس بۆ بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی. میدیاکارانی بەڕێز، ئێستاش کاتێوەیە کە ڕووماڵی ئاماری ڕووداوەکان و قوربانیان لە بواری هاتوچۆ هەروەها سەرجەمکار و چالاکیەکانی ئەم بەڕێوەبەرایەتیە. بۆ ئەمە بەستەش داوا لە هاوکاری بەڕێز و خۆشەویستم دەکەم نەقیب کاروان محەممەد سەدیق و تەبێژی هاتوچۆی سلێمانی با بفەرمێت بۆ ڕووماڵکردنی ئامارەکان. فەرموون دەخوازم. زۆر سپاس بۆ بەڕێزان. بەڕێزان، وەکو هاوکاری بەڕێزمان کاگرای بەختیار ئاماژەی بۆ کرد، ئەگەر چەند ڕۆژێک تاخیر بووبین لە ڕاگەیاندنی ئاماری ڕوودا و برینداری جانەبێزای ڕووداوەکانی هاتوچۆ و کۆی ئامار و داتاکانی تر، دەگرێتەوە بۆی کە ویستمان زۆر بە تەواوی بە دروستی ساڵ کۆتایی پێبێ ئامارەکانمان دەستکەوێ و بە تەواوی ئەو ئامارانە بەڕاستی و دروستی بۆ ئەوی خۆشەویست بخەینە ڕوو. بەڵێ بەڕێزان، لێرەدا ئیمڕۆ ئاماری گیانەدۆزان و برینداری و قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ و کار و چالاکیەکانی بەڕێوەبەرەتی کاروباری هونەری و هەروەها بەشی مۆڵەت و هەروەها تۆماری ئۆتۆمبیل لەم ساڵدا چەند بووە و داهاتی بەڕێوەبەرەتی هاتوچۆ و خەرجیەکانی بەڕێوەبەرەتی هاتوچۆ و هەروەها ئاماری کامێرەکانی چاودێری و کۆی کارەکانی بەڕێوەبەرەتی هاتوچۆ بۆ ئەوی خۆشەویست دەخەینە ڕوو. لەم ساڵدا بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانی یاخود بڵێین لە سنووری بەڕێوەبەرەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی کۆی ئەو ڕووداوانەی کە لەو سنوورەدا ڕووی داوە 974 ڕووداو ڕووی داوە و لە کۆی ئەم 974 ڕووداوە 2725 هاوڵاتی بریندار بوون و بەداخەوە 215 هاوڵاتی گیانیان دۆزاوە. گیانەدەستدانەکان لە پێی شوێن زۆرترین ئەو شوێنانەی کە گیانەدەستدان تێدا بووە لە کۆی ئەو 215 هاوڵاتی کە لە سنووری پارێزگای سلێمانی گیانی دەستداوە یاخود ڕاستەوخۆی لە سنووری کار و چارەکیەکانی دەسەڵاتی بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانی گیانی دەستداوە لە کۆی ئەو 215 زۆرترین ڕێژەیان لە ڕێگاوانەکانی دەرەوە بوون کە 173 کەس لە ڕێگاوانەکانی دەرەوە گیانی دەستداوە و 42 هاوڵاتیش لە هین ببورن 173 هاوڵاتی لە ڕێگاوانەکانی دەرەوە گیانی دەستداوە و 42 هاوڵاتیش لە ناو شار گیانی دەستداوە. پۆلەنی قوربانیەکانی هاتوچۆ گیانەدەستدانەکان لە ساڵی 2015 لە کۆی ئەو 215 هاوڵاتی کە گیانی دەستداوە
زۆرترین ئەو کەسانی کە گیانیان لەدەستداوە بەداخەوە سەرنشینەکانن کە 129 هاوڵاتی سەرنشین گیانی دەستداوە و 66 هاوڵاتی دەپیادەکان بوون گیانیان دەستداوە و 20 شۆفێریش گیانیان دەستداوە. ئاماری گیانە دەستدانەکان بەپێی شوێن واتە لە نەخۆشخانە گیانی دەستداوە یاخود لە شوێنی ڕوودا لە ساڵی 2015 لە کۆی ئەو 215 هاوڵاتی کە گیانیان دەستداوە 113 هاوڵاتیان ڕاستەوخۆ لە شوێنی ڕووداوەکە گیانیان دەستداوە و 102 هاوڵاتیش لە نەخۆشخانەوەتە گوازراونەتەوە بۆ نەخۆشخانە و لە نەخۆشخانە گیانیان دەستداوە کە دەکرێت لێرە دابڕێن پێویستە فریاگوزاری خێرا لە ڕێگاوبانەکانی دەرەوە چونکە پێشتر ئاماژەمان بۆ کرد زۆرترین گیانە دەستدان و قوربانیەکان لە ڕێگاوبانەکانی دەرەوە بوون و کەرتی تەندروستی چالاکتر بکرێت بۆی هاوکار و پشتیوانمان بن لە دابەزانی و کەمکردنەوەی ئامارەکانی ڕووداوەکانی هاتوچۆ و گیانە دەستدانی ڕووداوەکانی هاتوچۆ ئەگەر سەرنج بدەن لە کۆی 215 هاوڵاتی 102 هاوڵاتی گێنراوەتە نەخۆشخانە و لە نەخۆشخانە گیانی دەستداوە. گیانە دەستدانەکان بەپێی کات لە کۆی ئەو 215 هاوڵاتی کە گیانی دەستداوە 120 هاوڵاتی لە شەودا گیانی دەستداوە و 95 هاوڵاتیش لە ڕۆژدا گیانی دەستداوە. زۆرترین گیانە دەستدانەکان بۆ کاتی شەو بووە لە کاتی شەو بە ئەوەش بە باوەڕی ئێمە دەگەڕێتەوە بۆ نەبوونی ستونی کارەبا و ڕووناکەرەوە لەسەر شەقام و ڕێگابانەکان و نەبوونی هێڵکاری و ترافیک پێویست بە تایبەتی لە ڕێگاوبانەکانی دەرەوە سپۆرت و تا ڕادیە توانین بڵین شووی کەرەستەکانی هاتوچۆ کە هاوکار و پشتیوانیی باشە بن بۆمان بۆ کەمکردنەوەی گیانە دەستدانەکان و زۆرترین گیانە دەستدانەکان لە کاتی شەودا بوو. زۆرترین ئەو شوێنانی کە مردن تێدا بوو لە ساڵی 2015 لە قەزای ناوەندە ڕێگاوبانەکانی دەرەوە قەزای چەمچەماڵ کە 21 گیانە دەستدان تێدا بووە و ناحیەی بازیان 12 تاسروجە 6 تانجەرۆ 6 قەزای دوکان 6 هاوڵاتی گیانی دەستداوە و لە ناو شاردا بەشێک لەو شوێنانەی کە دەستنیشانمان کردووە کە زۆرترین گیانە دەستدانی تێدەوە لە سنووری ناو شاری سلێمانی ئەزمە 5 ڕزگاری 3 مەولەوی 3 مەلیک مەحموود 3 ئازادی 3 شەکرەکە 3. ئەگەر سەرنج بدەن لە شەقامی مەولەوی کە جوڵە و خێرایی ئۆتۆمبیل بە ڕێژەیەکی زۆر کەمە بەداخەوە بینی 3 هاوڵاتی لە شەقامی مەولەوی گیانی دەستداوە و لە ئامارەکەی گیانە دەستدانی ڕووداوەکانی هاتوچۆ وتمان دەرەجەی 2 پیادەکان کە بوونەتە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ و ئەوەش ئەوا سلمێنێک کە ئەو شەقامە خێرایی ئۆتۆمبیل زۆر دیاری پێ تا بڵێت کەمە بەڵام بەداخەوە بینی لەو شەقامەدا 3 کەس گیانی دەستداوە. زۆرترین ئەو پیشانەی کە گیانیان دەستداوە لە ساڵی 2015 لە کۆی گشتی ئەو 215 هاوڵاتی کە گیانیان دەستداوە پیشەی پێشمەرگە بەداخەوە 7 هاوڵاتی گیانی دەستداوە منداڵ 23 ژنی ماڵ 25 خوێنکار 29 کاسب 96 و 25 پیشەی تریشمانەوە کە لەم قشتێدا نەمەخسوسە بوو. ئەو شۆفێرانی کە تووشی ڕووداوی هاتوچۆ بوون ئێمە ئەگەر سەرنج لەو ئامارە بین نووسیمان 1588 بەڵام ئاشکرامان کرد 974 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە بۆ زانیاری ئەوەی بەڕێز مەرج نییە لەو ڕووداوە تەنها یەک شۆفێر پێچێت لە ڕووداوێکدا چەند شۆفێرێک بەشدار بن لە تێکێنانی ئەو ڕووداوە بۆیە ژمارەی شۆفێرەکان زۆرترن و جیاکراونەوە بە پێی ڕەگەز زۆرترین ئەو کەسانی کە شۆفێرانی کە گیانیان دەستداوە لە پیاون کە 1510 کەسیان پیاوە و 78شیان ژنە. لەوانەیە پرسیارکەن بۆچی ڕێژەی ژنان کەمترن بۆ زانیاری و بەڕێستان نزانن زۆرترین شۆفێرانی پیاون لە پارێزگای سلێمانی و شۆفێری ڕێگاوبانەکانی دەرەوە لە پیاون شۆفێری ئۆتۆمبیلی کرێت تا ئێستا لە پارێزگای ئێمە لە هەرێمی کوردستان لە پیاون شۆفێری ئۆتۆمبیلی بارهاڵگیر پشت و کاڵی بیناسازی و جگە لەوەی کە شۆفێرانی ژن ئارام و لەسەرخۆتن لە کاتی مانۆرکردن ئەمانە هۆکاری ئەوەن کە زۆرترین ئەو کەسانی کە تووشی ڕوودا بوون لە شۆفێری پیاون نەک لە شۆفێری ژن. زۆرترین ئەو هۆکارانەی بوونەتە هۆی دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ جگە لە هۆکارە سەرێکیەکان کەنجە فاکتۆرێکی سەرەکیە وەکو خودی مرۆڤ خولافی هەلومەرجی ڕێگابانەکان و نەبوونی مەرجێکی میندوتۆڵی و هەندێک جار خراپی کەشوهەوا بەپێی ئەو پشکنیانەی کە لەلایەن ئەفسەر بەڕێزەکانی ئێمە لە هاتووی ناوشار و ڕێگابانی دەرەوە کراوە هۆکارەکان ئەگەڕنەوە بۆم خاڵە سەرەکیانە لە کۆی ئەو 974 ڕووداوی هاتوچۆ 433 بەهۆی تیژڕەوی بووە 95 بەهۆی مەینۆشی بووە 91 بەهۆی بێئاگایی بووە 56 بەهۆی گۆڕینی سایی پابەند نەبوون 54 نەپاراستنی ماوەی سەلامەتی 35 لەگەڵ چەند هۆکارێکی تردا.
ئاماری تۆمارکردنی سوارڕە و لە ساڵی 2015 لە بەڕێوەتی کاروباری هونەری لە ئاچوی پارێزگای سلێمانی بەم شێوەیە بووە. ئۆتۆمبیلی تایبەت 10,813، ئۆتۆمبیلی کرێ 1619، ئۆتۆمبیلی بارهەڵگر 12,163، ماتۆر 189، کشتوکاڵی 746، بیناسازی 480. کۆی ئەو ئۆتۆمبیلی تۆمارکراو لە کاتی ئێستا لە پارێزگای سلێمانی بۆ زانیاری ئێوەی بەڕێز لە کاتی ئێستادا لە سنووری پارێزگای سلێمانی 445,378 سوارڕە و لە پارێزگای سلێمانیە لە جۆرەکانی تایبەت کرێ بارەڕگوڵ کشتوکاڵی بیناسازی مەتۆر وە کاتی زانیاری کە لە کۆی ئەو 445,376 194,256 لە جۆری تایبەتە، 30,056 کرێ، 121,671 بارهەڵگر، 10,907 ماتۆر، 6,737 بیناسازی، 64,606 لە ئۆتۆمبیلی کاتی زانیاری. جۆری ئەو سوارڕەوانەی کە لەم ساڵدا تووشی ڕوودا بوون لە ساڵی 2015 زۆر بەپێی جۆرەکانیان تایبەت گشتی بارهەڵگر کشتوکاڵی بیناسازی، زۆرترین ئەو سوارڕەوانەی کە تووشی ڕوودا بوون لە جۆری تایبەتە کە 608 ئەوە بووە ڕوودا بووە ئۆتۆمبیل بووە، و ئۆتۆمبیلی گشتی کە پێک دێت لە بارهەڵگر و کرێ 444، مەتۆر 36، میلی 29، بیناسازی 5، کشتوکاڵی 3. ئاماری تابلۆی ئۆتۆمبیل بەڕێزان لە کاتی ئێستا بڕیارەکەی لە وەزارەتی ناوخۆ بەڕێوەتی گشتی هاتوچۆ کە تابلۆی سەرجەم فەرمانگەکانی هەرێمی سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان یەک بکرێت لە کاتی ئێستادا سەرجەم بەڕێوەتەکان و بەڕێوەتی هاتووی سلێمانی لە کاتی هەر کاتێک کە شۆفێرێک سەدای بەڕێوەتی هاتوچۆ بکە بەکاری گواستنەوەی خاوەندارێتی بێ یاخود نوێکردنەوەی ساڵانە بێ ناچارەکرێت بەوەی کە تابلۆکەی بگۆڕێت و ئەو تابلۆیەش چەند مەرجی حاڵیشی باشی تێدایە ئەوە بۆ زانیاری بەڕێستان. لەم ساڵدا لە ساڵی 2015 تابلۆی سپی 53,570 زەب 29,008 کشتوکاڵی 720 بیناسازی 565 سوور 9,274 کاتی ژمارەی کاتی 30,000 کۆی گشتی کە 96,136 تابلۆ کراوە و تابلۆی کۆن 106,019 و کۆی گشتی 106,756 تابلۆ بوو. ئاماری بەدەستهێنانی مۆڵەت لەم ساڵدا لە ساڵی 2015 لە بەڕێوەتی هاتووی سلێمانی بەم شێوەیە بووە. کۆی ئەو مۆڵەتانی کە بەدەست هاتوون 28,783 کە زۆرینەیان لە ڕەگەزی نێرن، 22,731 لە ڕەگەزی نێرە، 6,052 لە ڕەگەزی نێر. ئاماری کار و چالاکیەکانی کامێرەکانی چاودێری لە ساڵی 2015دا لە ڕێگاوانەکانی دەرەوەی شار زیاتر بووە لە ناو شار. کۆی ئەو ئۆتۆمبیلانەی کە بە کامێرەکانی چاودێری وێنە گیراون لە سنووری پارێزگای سلێمانی واتە لە ڕێگاوانەکانی دەرەوە 51,389 و لە ناو شار 39,876 کە کۆی گشتی 91,265 بڕی سزاکەیان ئەوەی ناو شار 3,45,845,000 و دەرەوەی شار 3,27,810,000 دینار کە کۆی گشتیەکەی 6,73,655,000 دینار بوو. ئاماری هەندێک لە ئەنجامدانی کاری یاسایی لە بەڕێوەتی هاتووی پارێزگای سلێمانی هەندێک دەوسەرپێچیارەکە بۆ ئێوەی بەڕێز دەکەینە ڕوو 2015